واسە کە ئامە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. گەورەی مانگی شەعبان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. یەکێک لە وێستگە گرنگەکانی ژیانی موسڵمانان بۆ گەڕانەوە بەرەو خوا و پاشگەزبوونەوە لە گوناه و تاوان بریتەوە ئەنجامدانی کار و عیبادەتێکی زۆرتر مانگی پیرۆزی ڕەمەزانە. بەڵام بۆ ئەوەی موسڵمانان ڕاستەوخۆ بێ پێشەکی و ئەزمون نەخرێنە نێو ئەو مانگەوە و پێشتر ئامادەکاری و ئەزمونێکیان وەرگرت بێت بۆ ئەو مانگە، ئیسلامی پیرۆز و پەیامبەرە بەڕێزەکەی صلی الله علیه وسلم دەواازە و وێزگەیەکیان بۆ مانگی ڕەمەزان داناوە تا موسڵمان لە ڕێگەی ئەم مانگەوە بچنە نێو گەورەی و پلەی ڕەمەزانەوە و بە ئامادەکاریەکی باشەوە پێشوازی لەو مانگە بکەن و کەمتر ماندوویەتی و گەرما و تینوێتی ئەو مانگە کاریان تێبکە. ئەویش بریتە لە مانگی شەعبان کە ئێمە ئەمڕۆ 4 ڕۆژ لەو مانگەمان تێپەڕ کردووە. پێغەمبەری بەڕێزی ئیسلام صلی الله علیه وسلم لە ژیانی بە بەرەکەتی خۆیدا هێندە گرنگی و بایەخی بە مانگی پیرۆزی شەعبان داوە لە هەموو ڕوەکانی عیبادەتەوە بە جۆرێ خێزانەکانی دەیان فەرموو هێندە بە ڕۆژوو دەبوو تاوامان هەز دەکرد کەوا ئیدی ڕۆژوەکەی ناشکێنێ. بەڕێزان بۆ قسەکردن لەسەر گرنگی و بایەخ و فەزلی مانگی پیرۆزی شەعبان و بۆ شێوازی خۆ ئامادەکاری و وەرگرتنی ئەزمونێک لە مانگی شەعبانەوە بۆ گەیشتن بە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەم بەرنامەی باس و خواستمان بۆ گەورەی و فەزلی مانگی شەعبان تەرخان کردو بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەفان شێخستیق بانخوازی ئیسلامی. مامۆستاگیان زۆر زۆر بەخێر بێی بۆ بەرنامی باس و خواست. مامۆستا سەرەتا پێم خۆشە لە ڕووی مێژوویەوە بگەڕینەوە بزانین مانگی شەعبان پێش هاتنی پیرۆزی ئیسلام بە مانگی ڕاوڕوت و حتا کاری ناپەسەند و ناجۆر لە ناو عەرەبەکان ئاباو بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سیفەتی خۆی بە ڕەوشتی خۆی کاتێک هاتووە ئەگە شتێک ناوەکەی شتێکی ناپەسەند بوو بێ یان ناوەڕۆکەکەی ناپەسەند بوو بێ هەوڵی داوە پەسەندی بکە و بەرگێکی ئیسلامی بەبەردا بکە. وەگە زانین گۆڕینی مانگی پیرۆزی شەعبان لە مانگێکی پڕ لە دزی و جەردەی و ڕاوڕوتەوە بۆ مانگێکی پڕ لە عیبادەت و چاکە یەکێک بووە لە ئەرکەکانی پێغەمبەری خوا. پێم خۆشە لەو ڕوانگەوە جەنابەت ئاماژەیەکی پێ بدەیت. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. ئێمەش بەش بە حاڵی خۆمان سڵاو و ڕێزمان بۆ بینەرانی پەیام هەیە لە هەرکوێ هەن ئومیدەوارین لەو چەند خولەکەی کە لە خزمەتیان دەبین بتوانین خاڵێک لەسەر پیتێک دانین ئەگەر هەر هیچ نەوێت مەفهومێکی گشتی لەم بابەتە باس بکەین. پێشەکی ئەمێ دوو شت باس بکەم. یەکەم معنای مانگی شەعبان، دووەم پیرۆزی بەخشین بە زەمەن بە مەکان بە شەخص ئێمە لەکێوە دەستمان دەکەن. طبعا لە پێش ئیسلامیشدا کۆمەڵێ مانگ هەبوون کەوا پێیان ئەشهوڕ الحوڕم، یعنی چەند مانگێک بوون شەڕکردن تێیاندا حەرام. مانگی ذوالقعدە، ذوالحیجە، محەڕەم، ڕەجەب لەگەڵ ڕەجەبە. ئەم 4 مانگە مانگێک بوون کەوا شەڕکردن تێیاندا حەرام. بەڵام هەندێک جار ئینەمە النەسیء زیادەة فی الکوفر، لە سەردەمی جاهیلیە هەندێک جار سەردەمدار و دەسەڵاتدارەکان خاوەن کورسیەکان لە پێناوی پەرژەوەندی خۆیاندا مانگەکانیان هەندێک پاش پێش پێ دەکرد. بەڵام خوای گەورە کە هات قورئان هات پێغەمبەر هات عەلەیهی سەڵات وەسەلام مانگەکانی سابت کرد لەو 4 مانگە. مانگی شەعبان لە ناوەکەی لە پەرت و بڵاوبوونەوەی عەرەبە لە دوای ئەوەی کە لەو مانگە حەرام کراوە نەگەر کابرا قاتڵی باوکشی ببینیایە دەستی لێ نەئەدا. بەڵام لە دوای ئەوە ئیتر وەکو چۆن بڵێ کەسێک بێنی زیندانی کە لە زیندانێکی ئینفرادی ئەداینی مانگێک 2 مانگداین دوایی بەریە کە چایە کاتەوە بە هەر شوێنەکە ڕاکە بۆی جارێکتر نەگەڕێتەوە یار. ئەم بەسرانەیان لە مانگی ڕەجەبەوای لێکردن کەوا لە دوای مانگی ڕەجەب بگەڕێنەوە سەر تایمی کۆنەکەی خۆیان. کەواتە ئەمە لە پەرت و بڵاویان مانگی شەعبان هاتووەکو جەنابەت ئیشارەت پێکرد پێغەمبەر صلی الله علیه وسلم گێڕدراوەتەوە فەرمێ ئینەما بوعثت لئوتەممە مەکارم الئەخلاق. لە تاوکاریەکانی مەکارمی ئەخلاق کە خوای گەورە بە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئینەکە لەعەلا خولوق عەظیم. خوایەک وەصفی پێغەمبەرێ بکا کە فەرمێ تۆ لەسەر ئاکار ڕەوشتێکی زۆر بەرزی
کاتەم پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام هەوڵی یاوە ڕەوشتە بەرزەکانی ڕنگدانەوەیەکی لە ناو خەڵکا هەبێ ئەم خەڵکە لە دەرئەنجامی ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەرەوە عەلەیهی سڵات وەسەلام کاردانەوەی ڕەوشتی جوانی ئەو خەڵکی چی بێ خەڵکی سەرنجی ڕاکێشێ بۆ ئەوەی بێنە ناو بازنی دینەوە. بەڵام یەک خاڵ هەیە کە زۆر گرنگە ئاماشەی پێ بکەین ئایا ئێمە بڵێن ئەو شتە پیرۆزە ئەو زەمەنە پیرۆزە ئەو شخصە پیرۆزە. طبعاً پیرۆزی هەموو شتێک لە شەرع وەردەگیرە نەک لە هەوا و هەوەسەوە. ئەوەی کەوا زەمان بێ مەکان بێ شخص بێ کاتێ پیرۆزە کە شەرع بە پیرۆزی دابنێ. بۆیە ئیمامی عومەر دەبین ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێم کە دەچێت حەجەر الئەسوەد ماچ دەکا فەرمێ سوێن بەخوازان تۆ بەردێکی نەسوود دەهێنە قازان لەو ما ڕەئیت ڕەسوڵ سەڵ یوقەبلوک ما قەبەلتوک. ئەگە من پێغەمبەرم نەبینی عەلەیهی سڵات وەسەلام ماچی دەکردی من ماچم نەدەگرتی. کاتە پیرۆززانین بریتێ لەوەی کەوا شەرع بڵێ پیرۆزە. ئەمە یەکەم. دووەم پیرۆززانین زەمن بێ یا مەکان بێ یا شخص بێ کاتە شەرع بڕیاری دەدا ئەم شتە پیرۆزە ئەم شوێنە ئەم زەمانە ئەم شخصە بە گەورە ڕاگررتنی پیرۆزیشی بڕیاریشی لەسەرداوە چۆن ڕای دەگری نەک بە مطلقی مەسەن بڵێ کاکە بە مطلقی مانگی شعبان پیرۆزە ئیتر بڕۆ چی ئەکەی بیکەوان نییە لەگەڵ بڕیاردانی بنەما ئەساسیەکەی پیرۆزیەتی ئەو شتە ئەو زەمەنە ئەو مەکانە شەرعیش دیاری کردووە پیرۆزکردنەکەی چۆن بێ. چونکو دائما ئێمە دەزانین ئەوەی کەوا بتپەرستی و شرک هاتووەتە ناو ئومەتی بەشەریەت نەک ئومەتی ئیسلامی هەر بەشەر لەسەر دەمی نوحەوە لە جەهلەوە هاتووە کەواتە شەرع هاتووە پیرۆزدانانی زەمان و مەکان و شتەکان بڕیارداوە چۆن پیرۆز ڕای دەگری نەک بە مطلقی پێت بڵێم ئەوە پیرۆز ڕاگیرا بڕۆ چی ئەکەی بیکە مەسەڵەن خوای گەورە فەرمێ ئەقیم الصەلاة نوێژ بکە شەرع نەهاتووە بەڕەهای بڕۆ نوێژکە چۆنێکی بیکە نە هەموو وردەکاریەکان نوێژی پێوتی بۆچی لەبەرەوەی لە سەردەمێکان هەیەتە پێشەوە خەڵکانێکی نەزان خەڵکانێکی پاوانخواز خەڵکانێکی گیرفان بڕ بێن بڵێن کاکە ئەمە پیرۆزە وەرن باوەن پێتا بڵێم چۆن پیرۆزی ڕاگرن لە بەرژەوەندی و خۆیدا پیرۆزیەکان بنەمایەک بۆ پیرۆزیەکە دابن لەبەر شەرع هاتووە دیاری کردووە پیرۆزکردنی چۆنە چۆن بە پیرۆز ڕایگرن چۆن بە گەورە ڕایگرن شەرع فروعەکانی دانا بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خۆتبەی حاجەدا لە زۆربەی زۆری وتارەکانی جمعە فەرمێ كل بدعة ضلالة إياكم محدثات الأمور من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد أم همو فرموداني في أغمار عليه الصلاة والسلام لقل داناني قاعدة عامي بيروز راقتني زمان ومكان وشتكان لير شو برياري ياو كبيروز راقتني أبي في الشرع بي نكن شتيك بكن بيروز راقتنا كبا آرزو خلقي جيرفان بركر بي لبيناي أوانا بي يا خلقي باوان خوازي دا صلاة بي لە پێنای ئەوانە بێت کەواتە شعبان کاتێکە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام دەبینی خەڵکانێک مانگی تەمان مانگە عەرەبیەکان هەر پێش ئیسلامیش هەر ئەم ناوانیان هەر هەبوو هەر یەک لە بۆنەیەکە ناوەکەی نراوە بە هۆیەکەوە ناوی نراوە پێغەمبەر صلی الله علیه وسلم هات ناوەکەی نەگۆڕی چونکو باوەش بزانین پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جار لە پێناوی یەکریزهێشتنەوەی مسلمانان خەڵکیە وازی لە کۆمەڵێشت هێناوە یعنی هەتاوەکو پێشتر خەڵکەکەی تێنەگەیاند بێ شتەکەی لا نەبردووە هەتاوەکو پێشتر خەڵکەکەی تێنەگەیاند بێ مەسەن لە کۆتا ساڵەکانی تەمەنی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام ئەفەرم ئەی عایشە ئەگەر لەبەر ئەوە نەبوایە ئەم قەومەی تۆ قوڕیش تازە مسلمان بوون کەعبەم دەبرتەوە سەر قەواعیدەکەی ئیبراهیم لێ بینامە کرد ڕاست ئەفەرمێ لەبەرەوەی ئەگەر بیبەمەوە سەر بیڕوخێنم خەڵک دەڵێ محەممەد تازەوە دەسەڵاتی کەوت دەست و کەعبە ئەڕوخێن خەڵکیشی لە بەرچاو گرتووە تا خەڵکی تێنەگەیاند بێ لەم لاوە ئەمەی نەکردووە بۆی خەڵک ڕەدفعلێکی هەڵەی نەبێ بەرامبەر مۆقیفەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جاشتە ناپەسەند و نەشیاوەکانیشی بەرگێکی جوانی بەسەرا کردوون وەکو ئەو فەرمودەی ئونسور ئەخاکە زاڵیمەن ئەو مەزلومەن یا ئەو ڕۆژی محەڕەم کە جوولەکە لە مەدینەدا گرتوێتی ئەم نەهاتووە لای با فەرموویەتی منیش ساڵی ئەگە ساڵێکی ترمام نوێم و دەیەمیش هەر بە ڕۆژ بەسی من ئەمەیە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام لە پیرۆزدانانی شتەکاندا هەموو شتێک کولیاتەکان جزئیاتەکانیشی لەگەڵا پێوەلکاندووە نەکەوەی هەر کولیاتەکە دانی خەڵک بکڕن کەواتە ئەمەی کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم هاتووە بینیوێتی کۆمەڵێ ناو هەیە
حتا ناوی شوێنیش ناوی شخصیش کۆمەڵی ناو هەیە ناوێکی مەسەن کابرا ناوی عاسی ئەفرمێ تۆ عاسی نیت ناوەکەی گۆڕیوە تێگەیاندووە کە بۆچی ئەم ناوەی تۆ لەمە دەگۆڕن بۆ ئەو ناوە کۆمەڵی مەسەلەن دۆڵێکەوە ناوی دۆڵی ضەلال بوو پیانسان گۆڕ ناوەکەی گۆڕی و فەرمووی نامە دۆڵی هیدایەتە ئێمە ئەیکەین ئەو دۆڵێکەوە خەڵک لێرەوە هیدایەت وەرگرن کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی کەوا پێویست بوو بێ بیگۆڕێ خەڵکی تێگەیاندووە گۆڕیوێتی ئەوەی پێویست بێ هەر وەکو خۆی بمێنێتەوە بەڵام مەفهوم و چمکی ئەو شتە بگۆڕێ پێغەمبەر صلی الله علیه و سلم شتەکەی وەکو خۆی هێشتوێتەوە بەڵام هاتووە چی کردووە ئەمە کاڵایەکی تازەی بەسەرا کردووە لە مانگی شەعبانە ئەو عەرەبە جاهیلانە کاڵای شەڕ و تاڵان و کوشتن و غارەتکردن بووە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم هات کاڵاکی 180 دەرەجە پێچەوانی ئەوان گۆڕی ناوی مانگەکەی نەگۆڕی شەعبان هەر شەعبان باوەکو خۆی وابێ بەڵام ئەم شەعبانە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاڵایەکی پێدا کە بەقەدەر باڵای خۆی بێت هات فەرمی کاکە وەرن شەعبان کەیە مانگێکە کەوا خەڵکی لی بێئاگایە لە بەینی ڕەجەب و لە بەینی ڕەمەزانە چی کرد پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام هات فەرمی وەرن با ئێمە ئەم شەعبانە بەرز ڕاگرین بە عیبادەت زۆر باشە مامۆستا تایبەتمەندی و بەدەر لەوەی کە جەنابت فەرموود طبعا زانایان ئەفەرموون ڕەجەب وەکۆڵێ مانگی چاندنە و شەعبان ئاودان و ڕەمەزان دوورینەوە وەرگرتنەوەی بەرهەمە ینی ئەوەندە ئەم سێ مانگەیان بە شێوەیەکی ئیجابی و جوان بە یەکەوە گرێداوە تایبەتمەندی و بەدەر لەم عیبادەت و گۆڕینە جوانە تایبەتمەندیەکانی تری شەعبان بۆ منێ ئێمە زانین چوار مانگەکە کە جەنابت فەرموود ئەمانە مانگی حرام کراون ڕەمەزان وەکو زانین لە هەموو لای موسڵمانان مانگێکە لە مانگە زۆر پیرۆزکراوەکانی خوای گەورە یان بۆ مانگەکانی ساڵ ئەو تایبەتمەندی و جیاکاریانەی کە مانگی شەعبان هەیەی وە پێغەمبەری خوا پێی بەخشی لە مانگەکانی تری جیا بکاتەوە کامانە نەمانە یەکێک لەو تایبەتمەندیانە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە شەعبانی بەخشی ئەوەیە کە لە زۆر حەدیثە باس کردووە کە لە ئوسامە و لە عایشەی دایکیماندار لە کۆمەڵ سەحابە چەند حەدیثی صحیحمان هاتووە لە صحیح بوخاری مسلم لە سنەن و معاجی موسنەدەکان هاتووە کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو هەموو مانگەکانە بێجگە لە ڕەمەزان ڕۆژی سەلەبەری نەگرتووە زۆرترین ڕۆژوو لە مانگی شەعبانە گیراوە ئەلێرەدا یەک خاڵەیەکە ئیشاری پێ بکەین لە بابی عیبادەت ئاویش ئەوەیە ئایا مانگی شەعبان و محەڕەم کامیان گەورەیە ظاهری حەدیثەکان وا دەخوازن کەوا بە زۆری کە باسی شەعبانەکە شەعبان گەورەتر بێ بەڵام عولەما دەفەرمون لە ئاخری تەمەنی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام خوای گەورە لە ڕێی جوبرەئیلەوە ئاگاداری کردو بە گەورەی محەڕەم بەسەر شەعبانە بەڵام ئەمەش ئەوە ناگەێنێ کە ئینسان شەعبان ئیهمالکە کاتە یەکەم عیبادەت کە لە شەعبانە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەنجامی داوە بریتی بۆچی بریتیوە لە ڕۆژوو یعنی ئەوەندەی بە ڕۆژوو بۆ ئەوەندە بە ڕۆژوو بە جاری وها بوو عایشە و عایشەی دایکمانداران ئەفەرمێ وتمانە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیتر ڕۆژوو ناشکێنێ بەڵام ئەمەش عادەت و باوی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەموو ساڵەکانە نەبووە جاری وا هەبووە ساڵی وا هەبووە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مانگی شەعبانیشا بە ڕۆژوو نەبووە کاتە یەکێک لە تایبەتمەندیەکان بریتیە لە بە ڕۆژووبوون لە مانگی شەعبانە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەندە تێدا بە ڕۆژوو بووە سەحابەکان دەفەرمون وتمانی تر ڕۆژوو پێغەمبەر صلی الله علیه و سلم ناشکێنن ئەمە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە حەدیثمان هەیە ئەفەرمێ لە 15 شەعبانە کاتێکە کەوا کردەوەکانی ئینسان بۆ لای خوا بەرز دەبنەوە لە مانگی شەعبانە ئێمە عەرضی ئەعمال بۆ لای خوای گەورە عەرزێکی ڕۆژانەمان هەیە عەرزێکی هەفتانەمان هەیە عەرزێکی ساڵانەمان هەیە عەرزی ڕۆژانە نوێژی بەیانی و عەسر کە فریشتەکان دێن و دەڕۆن عەرزی هەفتانە دووشەمان و پێنجشەمان عەرزی ساڵانە دەڵێن لە مانگی شەعبانە کە کردەوەکانی عەبد دەچن بۆ لای خوای گەورە سوبحانه وتعالە خوای گەورە سەیری نامەی ئەعمالی عەبدەکان دەکات لەو ساڵەدا لە ئیبن عەباسەوە لە زۆر تەفسیرەکانە هاتووە کە لەو مانگی شەعبانە فيها يفرق كل أمر حكيم يعني هەرچی ئەمری ساڵێک بێ لەم مانگی شەعبان بۆ مانگی مەسن 438 شەعبان بۆ 439 شەعبان لە ماوەی ئەم ساڵەدا
هەچی عەبد ئینسان لەسەر زەویە هەیە بە چاک و خراپ بە گەورە و بچووکەوە بە پیا و ئافرەتەوە خوێندەوار و نەخوێندەوارەوە هەمووی ئەم ساڵە چی دەکەن لە عیلمی خوای گەورە تۆمار دەکرێت کاتە فیها یفرق كل أمر حكيم هەندێک لە عولەما لەوەکو لە تەفسیری ابن کەثیر و زۆر تەفسیرە هاتووە لە ابن عەباسەوە گەڕدراوەتەوە کە ئەمە ئەوە کاتە یەکەم ڕۆژ و دوام عەرضی ئەعمال بۆ لای خوای گەورە سوبحانه وتعالى یەکێکی تر لەوانە ئەوەیە کە لە مانگی شەعبانە کە ئینسان زۆر جار وا بیرەکاتەوە کە من لە مانگی شەعبانە ئامادە باشیەک بکەم بۆ ڕەمەزان بەڵام زۆر جار بە هەڵە ئامادە باشیەکە ئەکرێ مەسەڵەن هەڵەکە چۆنە لێرە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ڕۆژوگرتن ئامادە باشی دەکا بۆ شەعبان لەوە چێمان حیکمەتەکەش لەوەی بە کە ئامادەکاری پێشەکیەک بێت بۆ بەس هەندێک خەڵک ئەڵێت چێڕێ کاکە من ئەگەر بە شێوازی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامادە باشی و خۆ ئامادە بکەم بۆ ڕەمەزان پێ ناگیرێ یعنی دروست پێچەوانی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەکا کە وازیێنێ لە چی وازیێنێ لە عیبادەت اینجا عیبادەتەکانی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام کە لە زۆر شتا باس کراوە عیبادەتەکانی گەورە ڕاگرتنەکەی بریتی وە لە ڕۆژوو بەڵێ مامۆستا لێرە قسە پێت ببڕم ئەم ڕۆژووە کە جەنابەت ئاماژەت پێدا هەر وەکو ڕۆژی مانکانی تریان هەموو ئەو شتانە ناخوێنێتەوە بۆ منە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەچێتە ماڵی سەلەمە ڕۆژی جمعە بە ڕۆژوو بووە پێغەمبەری خوا فەرموویەتی پێنجشەمە بە ڕۆژوو بی فەرموویەتی نەخێ فەرموویەتی ئەی بەنیازەی شەمە بە ڕۆژوو بی کەواتە پێغەمبەری خوا هەندێک ڕۆژ هەبووە نەهی کردووە کە مسلمانان تیا بە ڕۆژوو بوون ئایا ڕۆژی مانگی شەعبانیش ئەم وەکوڵێ نەهی کردنانە یام ئەم دووشەمە و پێنجشەمە کە خێری زۆر ئەمە ئەگرێتەوە یام وەکوڵێ ئەوە ناخوێنێتەوە جا ئەو بەس ڕەمەزان هەیە شتەکان هەمووی دەسڕێتەوە بەس ڕەمەزان مانگی شەعبان ئەوە شەعبان وەکو مانگەکانی ترە ڕۆژوگرتن ئەوەی کەوا ڕۆژێک بەتەنها نەهی لێکراوە لە شەعبانیشا نەهی لێکراوە ئەوەی کەوا لە غەیری شەعبانە سنەت بێ لە شەعبانیشا سنەتە بەڵام ئەمەی ئێمە ئێڵین ئەڵین پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شەعبانە زۆر بە ڕۆژوو بە مەسەڵەن ئێستا کەسێک لە مانگەکانی ترە 13 14 و 15 هی عەرەبی ئەیامی بێڵ ئەوەی کەوا شەوەکانیان سپیە کە مانگ بە گەورەی دەرەکەوێت تۆ لە مانگێکا لەکوێ 3 ڕۆژ بگری لە مانگێکا 15 یا 20 بکری کامیان زیاتر نفست ئامادە ئەبێ بۆ عیبادەتەکە کاتە ئەمی لێرە کە کەسێک 3 دەگرێت لەگەڵ 15 دەگرێت جیاواز بەڵام ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لێ کردوون لە مەسەلەی ڕۆژووبوونە کە جمعە و شەمە پێکەوە یا پێنجشەمە و جمعە پێکەوە لە یەک حاڵەتە ئەمە نایگرێتەوە حاڵەتەکەش ئەوەیە نەک بۆ شەعبان بۆ هەموو مانگەکان ئەوەیە کە ئینسان ڕۆژی ناڕۆژێک بە ڕۆژوو دەبێت مەسەڵەن ئەمەی کە ڕۆژی ناڕۆژەکەی ئەمە جیایە بەس غەیری ئەوانە لە مانگەکانی ترا چۆنە والله عالم لە مانگی شەعبانیشا هیچ فەرقێکی نییە باشترین جۆری ڕۆژوگرتن یان بۆ مسلمان وەکوڵێ کاتەکانی مانگی شەعبان بە ڕۆژوو بەسەر بەرێ وەکوڵێ باشترین شێوازی ڕۆژوگرتن کامەیە هەر ڕۆژ ناڕۆژێکیان دووشەمە و پێنجشەمانەکەیت یام هەمووی بەسەریەکەوە یەکەم هەمووی بەسەریەکەوە سابت نەبووە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو حەدیثەکانەوە بوخاری مسلم لە ابن عەباسەوە فەرمێ ما صام شهرا كاملا قط بە هیچ شێوەیەک مانگێک لە یەکەوە بۆسی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبووە بێجگە لە ڕەمەزان ئەمە کەواتە دروست نییە بۆ ئێمەی مسلمان منتەفیە کە بڵێن 30 ڕۆژی شەعبان پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ڕۆژوو ئەمە یەکەم دووەم کام ڕۆژوە باشە ئایا ئینسان لە سنەتا چۆن بکەم ئێمە 3 حاڵەتمانە یەکەم هەمانە لە مانگێکا 3 ڕۆژ دووەم لە هەفتەیەکا 2 ڕۆژ سێم ڕۆژی ناڕۆژێک ئەسڵ بێجگە لە فەرزەکە باشترین ڕۆژی ڕۆژوو ئەوەیە ڕۆژی ناڕۆژێک بیگری ئەمە باشترین ڕۆژ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم چاکنە ڕۆژوی داوت پێغەمبەر عەلەیهی سەلام کە ئەمێ لە خوار ئەوە بین باشترین ڕۆژوو بریتێ لە هەفتەی 2 ڕۆژ دووشەمە و پێنجشەمە چونکە گەر حسابی بکەیت مانگێک 4 هەفتە بێ کاتۆ لە مانگەکە 8 گرتووە 8 لەکوێ 3 لەکوێ ئەمە یەکەم دووەم بە تەحدیدکردنی بە ڕۆژوو بین دووشەمە پێنجشەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵێک حەدیثمان هەیە کە ئەفەرمامە ڕۆژێکە کەواکردەوەی بەنی ئادەم بۆ لای خوا بەرزە بێتەوە حەزەکەم کردەوەکانی من بۆ لای خوا کە بەردەبنەوە بە ڕۆژوو ئەمە یەکەم حاڵەتی سێم ئەوەی کەوا لە مانگێکا 3 ڕۆژ
حەدیثێکی بوخاریە کە ئەفەرمێ ئەوسانی خەلیلی بثەلاثن پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆکردن بە سێ شتێکی ئەفەرمێ 3 ڕۆژ لە مانگەکە. ئەو حەدیثانەی کەوا باسی تەحدیدکردنی 13 و 14 و 15 دەکەن کۆیان کەیتەوە اینجا شتێکیان پێ دەکرێت، هەمویان کۆکەیتەوە اینجا شتێکیان پێ دەکرێت. کاتە باشترین ڕۆژوە ئەگەر ئینسان بتوانێت لە سونەتە ئەوەی داود بگرێت، ئەگەر نەیتوانی لە قۆناغی دووەمە دووشەمە و پێنجشەمان بکرێت. ئەمە بۆ هەموو ساڵەکە. بەڵام ئەگەر کەسێک بیە بەس لە شەعبانە بەڕۆژوو بەس لە شەعبانە بەڕۆژوو باشتر وایە ئامادە باشیەکانی خۆی لە 1 تا 15 ئامادە بکە، لە 15 بە دواوە بە شێوەیەکی تر خۆی ئامادە بکە. لە سەروی هەموو ئەمانەوە خاڵێک کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە شەرع چ ڕۆژوویەکی لە ئێمە دەوێت کە مەسەلەن موسڵمان خۆی ئامادە ئەکا بۆ ڕەمەزان بە چ شێوەیەک خۆی ئامادە بکا بۆ ڕەمەزان. زۆر بەداخەوە زۆر جار ئێمە بەهەڵە لە چمکی عیبادەتەکان بەگشتی بە عام تێگەشتین بە تایبەت بە ڕۆژ لە ڕۆژ ئێستاکەم بابەتەکەم باسیم گەورە ڕاگرتنی شەعبانە بە ڕۆژوو. ئەویش ئەوەیە پێمان وایە لە عیباداتە زۆر جار ئێمە تەنها شکل و شێوە دەگرین، جەوهەرەکانمان ئیهمال کردو. لە عیبادەتی ڕۆژوودا ئێمە ئەوەندەمان گرتووە کە ناخۆین و ناخۆینەوە، بەڵام ڕوانین و قسەکردن و بیستنەکانمان پشتگوێ خستووە، کۆلێک کۆتمان نەکردوونەوانی. کاتە جەوهەری عیبادەت ئەوەیە کە ئینسان عیبادەتەکەی بتوانێت ناخێکی بگۆڕێ. ئەم ناخگۆڕینە دەبێتە هۆی دروستبوونی گۆڕانکاریەکی کشتی. خۆ جوولەکە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام پێش پێغەمبەر عەلەیهی سڵام خۆ بە ڕۆژوو دەبوون. باشە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆچی محەڕەم بە ڕۆژوو؟ دەبەرەوەی بینی جوولەکە بە ڕۆژووە، کاتە جوولەکە بە ظاهر بە ڕۆژوو دەبوون، بەڵام مادام ڕۆژوەکە ناخی نەگۆڕی بوون سیرەکەی هەموو ژیانیان بریتی بوو لە خیانەت و کوشتن و هەڵخەڵەتاندن و پاشقوت لێگرتن و ئەمانە. بەڵام ئیسلام هات کە فەرمووی بە ڕۆژوو بن، مانگی شەعبان لە مانگی دزی و جەردەیی گۆڕی بۆ مانگێکی گەورە، لێرەوە ناخی خەڵکەکەی گۆڕی، نەک خەڵکەکەی بەس دەمی بەستەوە ئیتر لە مانگی شەعبانە دێ بەرەڵاو بچن خەریکی چی بکن خەریکی نا. لە کاتێکا دەمی بەستنەوە لەوەی کەوا هیچ نەخۆن ناخیشی گۆڕانکاریەکی دروست کرد بۆی چی بکەن وەی واز لەو ئاکارانە بێن. هەر ئەو عەرەبانە بوون لە مانگی شەعبانە خەڵکیان دەکوشت، تاڵانیان دەکرد، شەوانە هێرشیان دەبرتە سەر خەڵکە لاواز و هەژارەکان، هەر ئەمانە بوون ئەوەیان کرد. دەی لە مانگی شەعبانە هەر ئەو خەڵکانە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕێی ڕاهێنان و فێرکردنەوە ناخی ئەو خەڵکی گۆڕی، ئەو خەڵکە خراپەی کردە چی کردە خەڵکانێک کە خواستایشیان بکەن. کەواتە گەورە ڕاگرتن هەر ئەوە ئینسان بێت 2 ڕۆژ بە ڕۆژوو بێت. کەواتە ورە و وەکۆڵێ غیرەتی مرۆڤ لە مانگی شەعبان و لە ڕۆژەکانی ترا دەرەکەی. بۆ منە مانگی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵی تایبەتمەندی هەیە، شەیتانە بەسرێتەوە، خوای گەورە دەرگای ڕەحمەت و مێرەبانی خۆی داخات و دەرگای تۆبە ئەکاتەوە، وەکۆڵێ جۆرێکە لە یارمەتیدان و دەستگرتنی مرۆڤ بۆ ئەوەی کە کەمتر غەیبەت و دوو زمانی و ئەم شتانە بکات. بەڵام لە مانگەکانی ترا کە ڕۆژووی سونەت ئەم تایبەتمەندیانە مرۆڤ ئەو کاتە ئەتوانێت زیاتر بەسەر ویستە خراپەکانی خۆی ئازاڵ بێت. زۆر بەداخەوە زۆر جار شتێک هەیە ئێمە زۆر بەڕاستی بە هەڵە ممارەسەیەکی مناڵەکەی خێتە بەردەم مەکتەب و خوێندن، سیرەکەی ئەم مناڵە ئەگەر زۆر تەمەڵیش بێ لە دوای ساڵێک لە خوێندن کۆمەڵە شت فێر بووە. ساڵی دووەم کۆمەڵێک دیری دەبینی ئەگەر زۆر تەمەڵیش بێت 3-4 ساڵ چییە شتێک هەر فێر بووە. بەداخەوە ئێمە ینی ناومێدیش نین لە ئومەتی ئیسلامی، بە زۆر بەداخەوە ئێمە 40 ساڵ 20 ساڵ 30 ساڵ 10 ساڵ 5 ساڵ بە ڕۆژوو دەبینین ڕۆژوو نەیتوانیوە کاریگەریەک لەسەر ناخی ئێمە دروستکە. بۆچی نەیتوانیوە؟ هۆکارەکەی هەر ئەمەیە. ئێمە ئێستا بە ڕۆژوو دەبین لە پێشوازی مانگی ڕەمەزانە. ئەم بە ڕۆژبوونەی ئێمە لە پێشوازی مانگی ڕەمەزان زۆر جار هەر لە ڕۆژی ڕۆژوەکەشدا تەئەسی کاریگەری لەسەر ناخمان نییە. بۆیە زۆر جار دەبینیم ڕۆژوەکانمان ڕۆژوویەکی کرچ و کاڵن، وەکو چی وایە ئەچیتە بازار سیرەکەی هێشوەترەیەکی جوان هەیە لە دوورەوە زۆر جوان، بەسە چتە پێچەوە دەستی لێ سێرەکەی چیەمە
سێرەکەی باغەیە یا پلاسیکی دیکۆرێکی زۆر جوان بەڵام چییە؟ ناواخنێک پوچیە ناواخنەکەی نییە لەبەرەوەی بەڕاستی ئەم ئامادەسازیە کە بۆ ڕەمەزانی بکەین بە بەڕۆژوو بوون پێویستە ئەم ئامادەسازیە مڕاجعەیەکی خۆمانی تێدا بێ یعنی پێویستە ئینسان بەلایانی کەم و هەفتەی نیو سەعاتی هەبێ هەفتەی نیو سەعات بۆی مڕاجعەیەکی خۆی بکە من ئەمڕۆ لە جمعاوەتە جمعە شەمە پێنجشەمە یەکەم ڕۆژی شەعبان بوو لە پێنجشەمەوە تا پێنجشەمەکەی تر ئەگەر بە ڕۆژوو بم سێ ڕۆژی تیا بە ڕۆژۆ بم پێنجشەمەیەک دووشەمەیەک پێنجشەمەیە با ئێوارەی پێنجشەمە بتوانم شەوەکەی بتوانم نیو سەعات تەرخان کەم بزانم لە هەفتەیەک سێ ڕۆژ بە ڕۆژوو بوونی من لە پێشوازی مانگی ڕەمەزانە توانیومە کەمترین گۆڕانکاری لە ناخی خۆما دروست بکەم یانە توانیومە چی بکەم بۆی لە ڕەمەزانێک بتوان ڕەمەزانێک بێکەم ڕەمەزانێکی بەڕاستی پڕبەرەکەت بێ بۆ قیامەتمان کاتە عیبادەتکردنی شەعبان بریتیە لە ئامادەسازیەکی دەرون بۆی لە ڕەمەزانە ئینسان بە خەیاڵێکی ئاسوودەوە مەسەڵەن زۆر جار دەبینیم باوباپیری ئێمە لە کاتێکا کە باران بڕان بووم هەتاوەکو باران دەستی پێ کردووە خەریکی دەغڵ و دان و زەراعەت و باغداری ئەوانە بوون کە باران دەستی پێ کردووە با خەیاڵێکی ئاسوودەوە ئەوەی کەماندوو بووە ئەو کاتە ئیتر بە ئیسراحەت پاڵیاتەوە لە ماڵەوە هەتە باران باری بێ ئەو نەچوەتە دەرەوە بۆچی چونکو ئەو ماوەی کە باران نەبووم هەوڵیاوە ماندوو بووە کاتە ئەم مانگی شەعبانە بە ئاوای لێ بکەین ئەم مانگی شەعبانە ڕۆژووبوونمان لە مانگی شەعبانە بیکەینە وێستگەیەک بیکەینە مووقفێک یا بیکەینە ئیکسیرێک کە ئەوە ئێمەی لە ناوا دەرەچین گەشتی لە ڕەمەزان بە خاڵێکی زۆر ئاسوودەوە ڕەمەزان بگرن ئەگەر ئامادە باشیمان لێرە کردوێ لە ڕەمەزانە زۆر مرتاحی بەڵێ مامۆستا جەنابێت لە تایبەتمەندەکانی مانگی شەعبانە فەرمووت کە یەکێک لە تایبەتمەندیەکانی شەعبان عارزکردنی کار و کردەوەی بەندەکانە و وەکۆڵێ بەرزبوونەوەی کار و کردەوەی مرۆڤە بۆ خزمەتی خوای گەورە لە کاتێکە ئەزانی شەعبان سەرەتای ساڵی وەکۆڵێ عەرەبیە کۆتاییەکەشیەتی ئەم تایبەتمەندیە لە چێوە سەرچاوی گرتووە هی ئەوەیە کە فەزلێکی مانگی ڕەمەزانە بەر شەعبانیش کەوتووە یام ئەوەیە کە خوای گەورە ئەیەوێ بەندەکانی بە پاکی و بە بێگوناه وەکۆڵێ بگەنە مانگی ڕەمەزان و وەکۆڵێ گوناه لە مانگی ڕەمەزانەوە دەست پێ بکەنەوە والله ئەعلەم هەر قسەی دووەم هەڵدەگرێت کە شەعبان کە مادام کردەوەکانی تێدا بەرز بێتەوە یعنی وەکو بڵێ چۆن زەنگێک لێ بدەی لە دەرگایەک ئەم جەڕەسی کە لێ ئەدەی خاوەن ماڵەکە ئاگادارەکەیتەوە کە کەسێک لە بەردەرگایە و چاوەڕێە بێتە ژوورە والله ئەعلەم بەرزبوونەوەی کردەوەی ئینسان بۆ لای خوای گەورە کردەوەی ساڵێکی ئەوەت پێ دەڵێم تۆ ئەگەر ئەم کردەوانت لە ماوەی ساڵێکا کە دەچێتە حزوری خوای گەورە ئەگەر خەلەل و ڕەشێتی تێدا بێ ناومێد نەبی لە بەردەم تا شتێک هەیە وێستگەیەک لە بەردەم تایە کە ئەتوانێت هەچیت کردو بیشواتەوە ئەگەر ڕاست بکەی لەگەڵیە یعنی بەرزبوونەوەی کردەوەکان تەوزیحات و ڕوونکردنەوە لەسەر چۆنێتی بەرزبوونەوەیان لەسەرەوەی هی کێ وەرئەگیرە هی کێ وەرناگیرە هەموو ئەم ڕوونکردناون بۆ ئەوەی ئینسان نفسیەتی ئامادە بکە ئەو جامژدەشی ئەدات ناومێد نەبی کە تۆ کردەوەکان ئەگەر زۆر خراپی تیاابێ گوناهی تیاب ناومێد مەبم لە بەردەم تا مووقیفێکێ ئەم مووقیفە وەکو چۆن ئاوێکی سازگار وەکو ئیکسیرێکە ئەگەر تۆ بچی بەناویە ئەلەم مووقیفەدا ئەتوانی خۆت پاکیتەوە کاتە ئەم مانگە تایبەتمەندی ئەم مانگە ئەوەیە کە ئینسان بزانێ ڕەحمی خوای لە بەردەم یایەتی ئەو ڕەحمە فراوانە لە گوناهکردن ناومێد نەبی ئەوجا زۆر بە یەقینەوە ئامادەبی بۆی لەو ڕەحمەی خوا بەشی تۆش بێت و بەردکەوێت بەڵێ مامۆستا گەزانین دوای مانگی شەعبان مانگی ڕەمەزان خوێندنی قورئان و زیکرەکان و شەو نوێژ و وەکۆڵێ تەراویح و ئەمانە بەخشین و دڵنەواییکردنی خەڵک و بەخشین بە هەژارەکان و وەکۆڵێ بەشداریکردنی فەقیر لە خواردن و جلوبەرگەکانمان خێرێکی ئەجگار گەورەی هەیە جەنابێت ئاماژەت بەوە کرد کە ڕۆژوگرتن یەکێکە لە تایبەتمەندیەکان یا یەکێکە لە کارە زۆرگرنگەکانی مانگی شەعبان ئەنجامدانی ئەم کار و کردەوانەی تر زیکر و شەو نوێژ و قورئان خوێندن و بەخشین و سەردانی نەخۆش و ئەمانت لە مانگی شەعبانە چۆن چۆنی سەیریان کراوە ئایا هەر وەکو مانگەکانی تریان پلەیەک ئەمانیش وەکو ڕۆژەکانی تر نییە وەکو مانگەکانی تر نیە و پلەیەک بەرزترن والله ئەعلەم ئەوەی من بزانم ئەوەی من
دیراسم کرد بێ لەسەر ئەم بابەتە ئێمە بێجگە لە ڕۆژوبوون ئەوەی من پێی بزانم ناڵم بە مطلقی وایە ئەوەی من بە خزمەتی گەشتم دیراسم کرد بێ لەسەر مانگی شعبان و 15 شعبان ئەوانە هیچ دەقێکی صحیحی صریحم نەبینیوە کە بێجگە لە ئەوەی باسەکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تێیدا بە ڕۆژوو بووم هیچ شتێکی ترمان نییە کە ئاماژە بکا بۆ ئەوەی کەوا عیبادەتەکانی تر لە نوێژ لە خێرکردن لە سەردانی نەخۆش لەو عیبادەتانی کەوا بە مطلقی کێمە چمکی عیبادەت چمکێکی داخراو نییە زۆر بەداخەوکە ئێمە ئێرە جێی باسی نیە گینا چمکی عیبادەت چمکێکی داخراو نیە چمکێکی ڕەها و مطلقم دەلیلێک بەڵگەیەک لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام نەهاتووە کە نەس صحیحی صریح بێ کە بفەرمێ لە غەیری ڕۆژووگرتن پێغەمبەر صلی الله علیه وسلم تایبەتمەندیەکی تری بەخشیوە بە مانگی شعبان ئەوەی کە زۆر جار باسە کرێم مەسەرەن باسی 15 شعبانە کرێم لە 15 شعبانە ئێوارەی 15 شعبان ئەڵێ ئەگەر خەڵک خواردنێکی چاک دروست نەکایتر تا ماوە هەژار و فەقیر و هیچی نییە یا ئەوەی کە بابێک هەیە لە کتێب فیقیەکانە باس کراوە نەک ستایش کرابێت وەکو بیدعە باسییان کردو شتێکی پێوترێ سەڵات و ڕەغائب کە لە ئێوارەی 15 شعبان دەست بکرێ بە ناوی چییە نوێژ و ئەوان و زیندوکردنەوەی شەو ڕۆژی 15 شعبان هیچ بەڵگەیەکی لە حەدیث لەسەر نکات بمبورە بێجگە لە ڕۆژوو هیچ نەسێکی صحیحی صریحمان نییە کە ئاماژە بکا بۆ ئەوەی کەوا نوێژ بە فەرز و سنەتەوە ئێستا مەسەڵەن نوێژی فەرز لە مەککە 100,000 نوێژەکە لەم مانگەدا نوێژ هەر ئاساییە چ سنەت بێت چ فەرز دووەم سەردانی نەخۆش سێم خێرکردن بەخشین ئەمانە بەڵام یەک چاکێ ئەوەی تێدایە کە گەر ئینسان بتوانێت ڕابێت لەسەر نوێژی سنەتی زیاتر لەسەر خێرکردن ئەمە زەمینە سازیەکەکە نەک ئەوەی بڵین پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی پێدابێت کە ئەم عیبادەتانە ئەگەر بیانکەی ئەجریان لە ڕەجەب زیاترە یا ئەجریان لە مانگی مەسەڵەن محەڕەم و سەفەر هیچ حەدیثێکی صحیحی صریح نییە ئەوەی کە ئەوترێ زیاتر قسەیە ئەم قسانش هیچ پاڵپشتێکیان لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم صحیح و صریح نییە ئەوەی من پێی بزانم مامۆستا لە کوردەواری خۆماندا هەر لە مانگی شعباندا شتێک هەیە شەوێکمان هەیە پێی دەگوترێ شەوی بەرات گوایە سەرچاوەکە یام وەکوڵێ لە شەرعەوە وەرگیراوە منداڵان وەکو شێوە جەژنێکی لێ ئەکەن ئەگەڕێن و داوای خێر و خۆشی و ئەم شتانە لە خەڵکەکەن ئەمە چەند پەیوەندی بە شەرعەوە هەیە تا چەند لە شەرعی ئیسلاما ڕێ ئەبێتەوە تایبەتمەندیەکی شعبانە هیچ تایبەتمەندیەکی بۆ 15 شعبان لە هیچ حەدیثێکە ئەوەی من 2 ساڵ 3 ساڵ زۆر بە دوایەوە گەڕام بزانم چ تایبەتمەندیەک لە 15 شعبانە هیچ تایبەتمەندیەکم نەبینی زیاتر بێ بڵێن خاڵێکی زیاتری هەبێت لە ڕۆژەکانیت لەبەرەوەی زیندوکردنەوەی شەوی شعبان بە خواردنێکی باش یا بە نوێژکردن زیندوکردنەوەی ڕۆژەکەی بە ڕۆژووبوون لەبەر 15 شعبان ئەم خاڵێکی زۆر گرنگامەی ئیشارە لێ بکەم 15 شعبان وەکو 15 مانگی عەرەبی ڕۆژووگرتن تێیدا خێرە وەکو 15 مانگی عەرەبی وەکو 15 مانگی عەرەبی هەموو مانگەکانی تریش 15 مانگەکانی تر نەک وەکو 15 شعبان کاتە ڕوویەکی ڕۆژوو تێداگرتن زۆر ئاسایە ئەوش لەو ڕوو کە 15 مانگی عەرەبیە بەڵام لەم ڕووی کە تایبەتی کەین لەبەر 15 شعبانە پێغەمبەر صلی الله علیه و شتی وای نەکرد سەحابە سەلەفی ئەم ئومەتە شتی وای نەکرد هیچ بەڵگەیەکی صحیحی صریحمان نییە کەوا ئاماژە بکەن بۆ ئەوەی کەوا شەیەکەی ناوی شەوی بەرات بێت ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە هاتووەتە نێو ئەدەبیاتی ئێمەوە ئەمە بە قەناعەتی من لە هیچ نەسێکی قورئان و سنەوە سەرچاوی هەتا مامۆستا شتێکم خوێندەوە کە کۆمەڵێ تەمان زانانین بەس لە نووسینێکایە کە گوایە 15 شعبانە و شەوە شەوی لە دایکبوونی پێغەمبەری خوا ئەساسا بەڵام ئەوە تابان لای موسڵمانان قبول کراو نییە ئەمە زۆر شتی تر هەیە لە کۆمەلگای ئێمەدا زۆر بەداخەوە لە سەردەمێکا کەوە لە ئەم وڵاتانی ئێمەدا مەسادر و سەرچاوە نەبووە زانایانی ئێمە زۆر جار لە کوردستانی ئێمە کە عالمی زۆرمان هەبووە زۆر بەداخەوەیتر لەبەر هەر هۆکارێک بوو بێم لە کوردستان چوونەتە دەرەوە ئەو علم و زانین و توانینیان هەیە زۆر جار لە دەرەوەی کوردستان سەرفیان کرد ئەمە زۆر زیانی
لەسەر ئومەتی ئیسلامی لە کوردستان هەبوو بەڕاستی یعنی زیانەکەی ئەو کۆمەڵێشتی بدعی و خراپی هاتووەتە ناو ئومەتی ئیسلامیەوە زۆر جار ئەمانە لە چیەوە سەرچاویان کرد و زۆر بەداخەوە یەکەم ئێمە زۆر کات خەڵکانی تر زاڵ بوون بەسەر ئێمەدا کە خەڵکانی تر بەسەر ئێمەدا زاڵ بوون سەقافەت و کولتوری ئەوان یعنی تێکەڵاو بە سەقافەت و کولتوری ئێمە بوون ئێمانەوێ نەمانەوێت بەدەستی داگیرکەران کوردستانیان بە چەند بەش کردووە هەر بەشێک زیاتر تابعی کولتوری ئەو نەتەوە بۆ کە زاڵ و بەسەر کوردستان لە کوردستانی بڵین باشوور زیاتر سەقافەت و کولتوری عەرەبی زاڵ و بەسەرمان لە باکوور کولتوری تورکی لە ڕۆژهەڵات کولتوری فارسی ئەم کولتورانە کە زاڵ بوون بەسەرمانە زۆر شتیان کە لەوانەوە وەرگیراوە زۆر بەداخەوە زۆر جار هاتووەکو دینی لێ هاتوو بۆ ئێمە لە ڕێ چیەوە زۆر بەداخەوە لە ڕێ چەند کەسێکەوە کەوا ویستویانە گیرفانیان لە سایە دینا بڕکەن چاوبەسی خەڵکەن خۆڵ بکەنە چاوی خەڵکەوە ئەمانی کۆمەڵی مەسایل هەیە شەی بەرات لە هیچ کتێبێکی ئەهلی سونە و جەماعەدا نییە شەی بەرات چی بێ تەنها ئەوەیە مەسەن کاکاڵێ ئەم شەوە چ شەیەکە یان ناتوان کە بڵێن ئەمە چ شەیەکە ئەمە یەکەم دووەم بڵێن شەی 15 شەعبان شەیەکی پیرۆزە بڵین پیرۆزە دایانی پیرۆز ئایا گەورە ڕاگرتن و پیرۆز ڕاگرتنی چۆن دەبێت زۆر جار هەڵەکان لێرەوە دەبێت بەسەن کابراڵێ کاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەورەیە جاکی نکولی لەوە بکە بەڵام ئیشکارەکە لێرەوە دروستە بێت گەورە ڕاگرتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەچی دەبێت ئایا بەوە دەبێت صفاتێکی خوای بیتێ یا بەوە دەبێت کە خۆی باسی کردو خوای گەورە باسی کردو کەواتە ئەمەی کە هاتوۆتە ناو کۆمەڵگای ئێمە شەوی بەرات وەکو پاڵپشتێکی شەرعی هیچ پاڵپشتێکی شەرعی نییە بەڵکو شتێکە کولتور و سەقافەیەکە کە زاڵ و بەسەریا لەبەرەوەی ئومەتی ئیسلامی پێویستە ئەگەر بیەیە بگەڕێتەوە بۆ شاڕێگەی ئەم دینە پێویستە ئەوەی بەڵگەیست نەسێکی صحیحی صریح لە قورئان سونە نەبێ لە خۆی داماڵێ شانازیشی پێوە نەکە حەفلەشی بۆ نەکە بە گەورەشیان نەکرێت من کاتی بەرنامەکەم تەواو ئەگەر جەنابە شتێکت ماوێت زۆر بە کورتە باسی بکەی سوپاس دەکەم وەڵام من هەر ئەوەندە دەڵێم پیرۆزی ئەبێ شەرع بیبەخشێم لە دوای بەخشینی شەرع خۆشی دەڵێت چۆن پیرۆزی ڕاگری هەر کەس بیەوێ دینداری بکە من کانە یەڕجو لیقاء الله ئەوەی ئەوێ بەخوای گەورە بکە لە بەهەشتا بە خزمەتی پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وەسەلام ئیلا دەبێت لەسەر نەهجی قورئان و سونە بڕوە ئەگەر ئاوری بۆ ئەم لایە قورئان و سونەکەی ئێمال کرد پێی وابوو شتێکی پێیە کە لە شەرعی خوادا نەهات بێ بۆ مسلمانان پێویستە بەڕاستی ئەمە مووقیفێکی هەڵەیە دەبێت ڕاست بێتەوە بەر لەوەی بچێتە حضوری مامۆستاگیان زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز بینەرانی بەڕێز لێرەشدا هاتنە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ